خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پارۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین. دوای ژمارەیەکی زۆر لە کۆبوونەوە و دانوستانی لایەنە سیاسیەکان و شاندی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ هێز و لایەنە سیاسیە شیعیەکان و تەنانەت حکوومەتی عراقی و کوتلەکانی ئەنجومەنی نوێنەرانی عراق سەرنجام شەوی ڕابردوو پرۆژە یاسای بودجە پەسەند کرا. ئەمە تا ڕادەیەکی زۆر دڵخۆشی لای هاوڵاتیانی عراق و هەرێمی کوردستانیش دروست کردووە و بەو ئومێدەی کە ئەم پرۆژە یاسایە ببێتە هۆکارێک بۆ ئەوەی کە بژێوی ژیانی هاوڵاتیان ببوژێتەوە و ئارامیەکی دارایی ڕووبکاتە هەرێمی کوردستان. ئەم لێک تێگەیشتن و ئەم پەسەندکردنی بودجەیە دەرەنجامی کۆمەڵێک لۆبی سیاسی و هەروەها دانوستانێکی دوور و درێژی سەرۆکی شاندی حکوومەتی هەرێمی کوردستان بە ڕێزقوبات تاڵەبانی لەگەڵ هێز و لایەنە سیاسیەکانی بەغدا و هەروەها کوتلەکانی ئەنجومەنی نوێنەرانی عراق بوو. لە پاڵیشیدا هێز و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستانیش بە تایبەتی وەک خۆیان دەڵێن یەکێتی نیشتیمانی کوردستان و هاوسەرۆکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە لۆبیکردن بۆ پاڵپشتیکردنی تیمەکەی حکوومەت کەم تەرخەم نەبوون و زۆر پاڵپشت و هاوکار بوون. ئێستا خەڵک چاوەڕوان دەکات ئەم پەسەندکردنی بودجێ ببێتە مای خێر بۆ هەرێمی کوردستان و بۆ بژێوی ژیانی خەڵک و موچەی خەڵک. تا چەند ئەم پرۆژە یاسایە کاریگەری دەبێت لە خزمەتی خەڵک، تا چەند کاریگەری دەبێت لەسەر ئارامی دارایی لە هەرێمی کوردستان. هەموو ئەوانە شەو لە پانۆڕامادا گفتوگۆی لەبارەوەکەین بە میوانداری هەریەک لە بەڕێزان بەڕێز سەرکۆ ئازاد ئەندامی لیژنەی دارایی ئەنجومەنی پەرلەمانی کوردستان. سپاس کاک سەرکۆ. هەروەها کەمێکی تریش بەڕێز مامۆستا شێروان میرزا ئەویان ئەندامی لیژنەی دارایی ئەنجومەنی نوێنەرانی عراقە کە بەڕێزیان لە ڕێگەی سکایپەوە لە شاری سلێمانی لەگەڵمانە بێت. سەرتا کاک سەرکۆ، ئێوە ئێستا یاخود ئێوە لە دوای ئەم پرۆژە یاسایە چاوەڕوانی ئەوە ئەکەن کە پرۆژە یاسای بودجێ هەرێمی کوردستانیش بێتە ناو پەرلەمانی کوردستان و لە بەرمەبنای ئەو پرۆژە یاسایە بتوانرێت هەرێمی کوردستانیش ببێتە خاوەن یاسای بودجە. ئەمە تا چەند کاریگەری ئەبێ لەسەر پرۆژە یاسای بودجە، تا چەند ئەم ڕێکەوتنە کاریگەری ئەبێ لەسەر ژیان و ژیاری خەڵک کە یەکێکە لە تەورە هەرە سەرچیەکانی نێوان هێز و لایەنە سیاسیەکان. زۆر سپاس بۆ جەنابتان، سپاس بۆ بینەرانی کورسات. لە ڕاستیدا ئێمە لە ئەوەی کە پەیوەستە بە ڕۆژمێری بودجەوە هەبوو، پەیوەست بوو بە پەرلەمانی کوردستان و هەرێمی کوردستان بڕیاروا بوو پرۆژە بودجەی ساڵی 2021 بنێرێتە پەرلەمانی کوردستان و یەکەم کۆبوونەوەی لە حوتی مانگی یەکی ئەم ساڵا کرد کە بڕیاریدا کە پرۆژە بودجە بێت و بە پێی ئەو خشتەی کە دیاری کرا هەم وەزارەتی پلاندانان و وەزارەتی داراییان ئەمە ڕاست بات کە بتوانن لەگەڵ هەموو وەزارەتەکانە پرۆژەکان و ئەوەی کە پەیوەستە بەوە بەرهێنان و لەگەڵ وەزارەتی سامانە سروشتەکان پێوەست بێ بە ئەوەی کە داهاتە کۆ بکرێتەوە و بڕیاری شوا بوو کە لە ئەوەی کە من لەلام بوو لە حەڤەی دووە بڕیاروا بوو کە لە ئەنجومەنی وەزیرانە پەسەند کرێت و دواتر لە 18 مانگا بچێتە ئەنجومەنی شورا پەسەندی بکوە لە 25 دووە بنێرێت بۆ پەرلەمانی کوردستان و لە ڕۆژەکانی 28 و 29 مانگی ئەمەی کە ئێستا لێرە بوون دەبواە ئەمڕۆ لە پەرلەمانی کوردستان ئەو پرۆژە یاسا پەسەند بکرایە نەکەوەی کە لە لیژنەی دارایی بەڵێ بە دڵنیایەوە ئێمە لە وەزارەت ئەوەی کە لە لیژنەی دارایی قسەمان لەگەڵ وەزارەتی پلاندانانەوە لەگەڵ وەزارەتی داراییە کردووە کە پێیوەست بووەوەی کە پێویستیان بکاتەوە پێویستیان بەوەیە ئایا بزانین ئەم وەفدەی کە حکوومەتی هەرێمی کوردستان ناردوێتی بۆ بەغداد بۆ دانوستاندن لەگەڵ پەرلەمانی عێراقا، چونکە ئەمە ئیتفاقیە هەبوو لەگەڵ حکوومەتی عێراقی و دواتر چۆتە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەسەرەوە ئایا ئەم پشکی هەرێم چەندێک دەبێت و ئایا پەسەند دەکرێت و پشکی هەرێمی کوردستان دەچەسپێت. بۆیە ئەمە مبەڕێرێکی مقنعکار بوو بۆ ئێمە کە بۆستین لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان بۆی پرۆژە بودجەی ساڵی 2021 هەرێم هەبێت، چونکە ئێمە لە ماوەی 7 ساڵی ڕابردووە پرۆژە بودجەمان نەبووە واتە نەبووە بە یاساوە بودجێ یاسای
بوجەمان نەبووەوە ئەمە کاریگەری زۆر خراپی کردبووە سەر ژیانی گوزەرانی خەڵکی ئێمە یەکەم لەوانەی کە پەیوەست بوو بە بڕینی موچەوە پاشەکەوتکردنی موچەوە تەخیربوونی موچە و لەوەی کە ئێسێکی نیشتیمانی کوردستان تەرحی کردو لە مرکزی ئیداری و مالی ئەوە بۆکە بەوەیەوەی کە لەو پارانەی تەخسیسەکرا میزاجی شخصیت یا بەکارێنە یا ئەوە بوو کە هەندێک شار بۆ نمونە دوهۆک یا زاخۆیان هەڵەبجە یان ڕانیا هەستی بە پراوێز خستنی ئەوە کرا کە پرۆژە خزمەت گوزارەکانی نەما یەکێک لەو ئەساسیانە بەڵێ بە دڵنیایی یەکێک لەو ئەساسیاتانەی کە بوونی پرۆژە بودجە و یاسای بودجە ئەوەیە کە هەوڵە دەی نەعەدالەتی ناوچەیی نەبێەوە هیچ ناوچەیەکیش پراوێز نەخرێەوە موچە و داهاتی هەرێم دیارە بێەوە خەرجەکانی دیارە بێەوە پەرلەمان ئەرکی ئەساسی خۆی کە پەیوەستە بە چاودێریکردنی خەرجەکانی حکوومەتەوە و بڕیارەکانی حکوومەتەوە دەچێتە بواری جێبەجێکردن و ئەتوانێت ئەو ڕۆڵەی خۆیشی بگێڕێت. باش ئێستا باسی ئەوم کرد کە پرسیاری ئەوم کرد کاک سەرکۆ پەسەندکردنی ئەم پرۆژیاسا و پشتی هەرێمی کوردستان چۆن ئەبێت تەوزیف بکرێت بۆ خزمەتکردنی خەڵکی کوردستان بە دوایەوەی کە خەڵک مەرحەلەی پاشەکەوتی بڕی 2000 مەرحەلەی لێبڕینی بەشێک لە موچەکەی بینی ئێستا خەڵک چاوەڕوانی ئەوەیە کە ئەمە ببێتە مای خێر و بێت. بەڵێ کاک زانە ئەوەی کە پەیوەستە بە پرۆژە بودجەوەی عێراق و یاسای بودجە و دواترەوەی هەرێمی کوردستان کە دێتە پەرلەمانی کوردستان و دەبێت بە یاسای بودجەی هەرێمی کوردستان ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان ئیجبار کراوە لە یاسای بودجەی عێراقیە کە ئەو پارەی کە لە عێراقەوە دێت لە بەغدادەوە دێت بۆ هەرێمی کوردستان ئەو لەوێت بۆیە کە بدرێت بە موچەخۆرانی هەرێمی کوردستان ئەمە یەکێکە لەو فەقەرانەی کە لە ڕووی قانونی و حکوومەتی هەرێمی کوردستان ئیجبار کراوە بەوەی کە دابینی بکە و یەکێکە لەوەیە کە ئەو خەڵکی کوردستان لە ماوەکانی ڕابردووە لە 2014ەوە پاشەکەوتی موچەیە کرێت و تاخیرە بێ موچەکەی و 6 ڕۆژارێک موچەوەرگێ و دواتر حکوومەتی هەرێمی کوردستان کەوتە زەقێکی گەورەی خراپی بارودۆخی خراپی ئابوووریەوە بۆ هۆی ئەوەی کە دەست بەرێت بۆ بڕینی موچە و بە بێگەڕانەوە بۆ پەرلەمان ئەمە لە ڕوویەکەوە کە ئێمە نامان و لێرا باسفێن ناقانونی بووەوە دواتر موچەیش تەخیرە بوو ینی لە کاتی خۆیان 6 ڕۆژارێک موچە بە لێبڕینەوە درا کە نەیەکردە لە 130 موچەی هاوڵاتیان یا موچە خۆران بۆیە ئەم بوونی پرۆژە یاسا ئەم یاسای بودجە گرنگە بۆەوەی کە زەمانێکە درێت بە هاوڵاتیان بۆ ماوەی 12 مانگ دەستکاری موچەکانیان ناکرێت موچەکانیان لە کاتی خۆیان درێ یەکێک لە گرنگیەکانی ئەوەی کە ئێمە جێبەجێکردنی ئەم بڕگانەی کە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستانە ڕاستە ئێستا نرخی نەوت بەرز بۆتەوە بۆ سەروی $65 $64 ئەگەر بۆ نمونە وەزعێکی وەکو نەخۆشیێکی کۆرۆنا بێتە ناو عێراقەوە جیهان بگرێتەوە داهاتی نەوت و نرخی نەوت دابەزێت بۆ $20 وەکو ئێمە بینیمان لە ساڵی ڕابردووە ئەمە کاریگەری ناکاتە سەر ئەو پرەپارەی کە لە بەغداد دێت چونکە ئێمە بینیمان بەغداد لە پارە و کێشەی پارەی سیولەی نەقدی هەبوو و نەوتی بە نرخێکی کەمترە فرۆش بەڵام چی کرد؟ قەرزی کرد دەوڵەت ئەتوانێت قەرز بکە و قەرزیش بەپێی ئەم یاسای بودجە حەقی هەرێمی کوردستانە کە پشکی هەرێمی کوردستان لەو پارەی کە بۆ نمونە گەر قەیرانێکی گەورەی دارایی بێتە عێراقەوە یان لینکە خۆی بڵێ نرخی نەودابەزێ ینی ئیسیقرارێتێکی تێدایە بۆ موچە خۆران و ئیسیقرارێتێکی تری تێدایە کە بۆ بوژانەوەی ئابووری هەرێمی کوردستان و ئەوانەی کە بازار و پەیوەستە بازاری ناوەند و چینی ناوەند ئەبوژێنەوە لەگەڵ ئەوەشدا سەرمایه‌داران دڵنیا بنەوە کە تاکو ساڵێکی تر ئەمە دیارە چی سەرفەکەوە چۆن سەرفەکرێەوە حکوومەت توانای داراییەکەی چۆنە ئەمە کارەکاتەوەی کە گەشەی ئابووری لە وڵاتە زیاد بکە و داخوازیەکانی خەڵکیش کە پەیوەستە بەوەی کە تەنها لە موچا بێتەوە کاتە زیاترە بێت کە خزمەتی پرۆژەکانی بکرێەوە پرۆژانەی کە تاوا نەکراوە. بەڵێ کاک سەرکۆیانی هەرچەندە ئەو ئەرکێک بۆ بەڵام تێڕوانینی ئێوە کولیژنەی دارای پەرلەمانی کوردستان کە ڕۆڵی و شاندا کە دانوسانێکی دوور و درێژ مەسەلەن لە عراقێکی ئالۆزا لە ناو کۆمەڵی کوتلەی شیعی ناکۆکە لە ناو کۆمەڵی کوتلەی سونێ ناکۆک لەگەڵ شیعەیە ئەمە چیمان پێ ئەڵێ کاک زانا ینی جیاوازی ئەم جارە کە بۆ
ڕێکەوتن لە بەگەڵ بەغدادا زۆر جیاواز بوو ئەگەر مەجالم بێت و نەمبڕی ینی بە تەواوەتی بۆی بە تەفاسیلی باسی بکەم بۆی ڕۆڵی ئەم وەفدە و سەرۆکی ئەم وەفدە کە جەنابی کاک قوبات زۆر بە پشودرێژی و دیبلۆماسیانەی خۆی و بەو کارانەی توانی سەرکەوتو بێ بەڵام ئەمەیە هۆکاری ئەوەی چییە کە ئەمە دەتوانین بڵین سەرکەوتوو بووە ینی باسی واکەن کە هاوسەرۆکان چۆن سەردانی بەغدادیان کردو لایەنە سیاسەکان ترازاون ئەگەر مەجال بیت بەو شێوازە باسەکەن ئێمە لە ساڵی 2014ەوە حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری ئابووری سەربەخۆدا بڕیاری ئابووری سەربەخۆیدا و پێویستی بەوە نەبوو نووری مالیکی داوایە کرد کە نەوت نەفرۆشن بەڵکو بێن لەو پارەی کە پشکەی کە چەند ساڵە لە 2005ەوە دێت بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بودجەی خۆیان برن و ئەو نەوتە دابنن بۆ ئەجیالی ئایندەیان ینی بۆ نەوەکانی داهاتویان ئەمە حکوومەتی هەرێمی کوردستان و کاتەوتی ئێمە ولایەنێکی دیاریکراوتی ئێمە ئابووری سەربەخۆکەین و دواتر بینیمان سیاسەتی ئابووری سەربەخۆ یەکترازانێکی گەورەی ڕوویدا لە بینی عێراق و هەرێمی کوردستان و دواتر شەڕی داعش هات لە 2014 ئەوەی تر بارودۆخی ئابووری و سەربازی و سیاسی عێراق شپرزە بوو و هێزێکی چەکداری کە دروست بوو بە ناوی حەشدی شعبی کە وەلایەکی دینی هەبوو و کاریگەری زیاتری هەبوو لەوەی کە لەو ناوچانەی کە سوپای عێراقی دەری لی دەرچوو بوو و ڕای کردبوو داعش داگیری کردبوو ئەم حەشدی شعبی هات ئەمانەی ئازاد کردو و بەغدادی پاراز ئەمانە بوونە کاریگەریکی ئەساسی لەسەر ساحەی سیاسیە و دواتر لە انتخاباتی عێراقیە ئەمانە توانیت دەنگێکی زۆر بەدەست بێن و نوێنەریان هەبێت لە ئەنجومەنی نوێنەران و دواتر جیاوازی ماڵی شیعە یعنی ئەمەیەکێکە لەو خاڵانەی کە جاران بە یەک فتووە هەموو ماڵی شیعە یەک بڕیارێدا و مامەڵە لەگەڵ یەک شخصاکە بەڵام ماڵی شیعەیش پەرتەوازەی تیابوو و لەگەڵەوەیشدا لە سونیەکانیش بە هەمان شێواز بە و وەزع خراپی کە بەسەریان هات بۆ هۆی لێکترازان بێ و دواتر ئێمە باسی نمونەیەکی خۆمتان لیژنەی سامانە سروشتەکان و لیژنەی دارایی لە ساڵی 2009 سەردانی پەرلەمانی عێراقی کردوتی مستحیل ئێمە ڕێبکەوین لەگەڵ ئێوە ئێمە ناتوانین بەڵێ بەڵێ وتی لە پەرلەمانتارێکی لیستی پارتیمان لەگەڵا بوو هێویدار ئەحمەد و پەرلەمانتارێکی فراکسیۆنی گۆڕان کاک بەڵێنمان لەگەڵا بوو و منی شۆک و فراکسیۆنی یەکێتی لە لیژنەی دارایی و سامانە سروشتەکان سەردانی هەردوو لیژنەی دارایی و سامانە سروشتە نەوتی عێراقیمان کردبوو بە هەموو شێوازوکتی ئێمە هیچ متمانێک نەماوە لە بینی هەرێم و بەغداد بڕوامان بە هیچ بەڵێنێکی هەرێم نییە کە ئیدات و دوایی جێبەجێی ناکە 100 جار وتتانە 250,000 دێت و ئەم جارە بە هیچ شێوەیەک ئێمە ناچینە ژێر ئەم بارەوە ناچینە ژێر ئەم ڕێکەوتنەوە وتی ئێستا ئێمە انتخابات هەیە و خەڵکی پەرلەمانتارەکانمان لە خۆپیشاندان کراوە چەند ساڵ ئێمە لە عێراق خۆپیشاندان بوو یعنی گەرمەی خۆپیشاندان و خەڵک هاتنە سەر جادەڵێ لە ینی کاریگەری خەڵک زیاترە لەسەر پەرلەمانتارەکانی ناو تاکۆی کە ڕیسی کوتلێک بە فەرمانێک یان بەنامەیەک یا بە تەلەفۆنێک یا بە کۆبوونەوەیک پێی بڵێ دەبێت ڕێبکەوی بۆیە ئاڵۆزیەکانی عێراق و ناکۆکیەکانی لایەنە سیاسیەکان و خراپی بارودۆخی عێراق هەمووی گرە بوو لەسەرەوەی کە بە هیچ شێوەیەک هەرێمی کوردستان ناتوانێت بگاتە ڕێکەوتن بەڵام خۆشبەختانە دوای ئەوەی کە هەمومان نەزانن کە جەنابی مامجال بە سەمامی ئەمانی عێراقدانرا نەکەوەی هەرێمی کوردستان و لە ماوەی سەرۆکایەتی کۆمارە و لە ئەنجومەنی حکم و لە نووسینەوەی دەستورە کاریگەری و کاریزمایی لەسەر لایەنە سونی و شیعەکان هەبوو و ئەمە بوو بۆ مەدرسەیەکی گەورە بۆ ئەوەی کە لایەنەکان کۆبکات و بەبێ ئیقاعی چۆنەڵێ ئاوازەکانی خوێندنی ئاوازەکانی شیعە و سونە بزانێت چۆن مامەڵەیان لەگەڵاکە ئەمە ژێرخانێکی باش بوو بۆ جەنابی کاک قوباد و بۆ هاوسەرۆکان کاگلاور کە توانیان لە ڕێگەی حیزبی خۆیانەوە سەردانەکانیان کەن بۆ لایەنە شیعەکان و لایەنە سونیەکان بۆی ژنگەیەکی لەبار بڕەخسێن بۆ وەفدی دانووسانکاری حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی کاک قوباد کە ئەمانە بتوانن ڕێکەوتنێکی گشتگیر بکەن ئەو کاتێک کە لە حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنێکی دیاریکراو لە ناو حکوومەتی هەرێمی کوردستانە داخوازیەکانیانە گەیاندە سەقفێک کە ڕێکەوتن نەکرێت ئەمە بۆ ئەوەی کە بەشێک لە پێکهێنەرانی حکوومەتی هەرێمی کوردستان بەشێک لەوەی کە لە وەفدەکەی ینی پێکهێنەر بوون لە وەفدەکەی کاک قوبادا باوەڕیان بەوە نەبوو کە ڕێکەوتنی نێوان بەغداد و هەرێم ڕووبدا بۆیە ئەمە لەم بارودۆخە خراپەدا لەم ناکۆکیەدا
لەم بێمتمانیی کە لە بینی حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمە لەوەی کە حکوومەتی هەرێمیش پێکهێنەرەکانی حکوومەتیش باوەڕیان نەبوو ئەم ئەرکە قورسە بگرنە ئەستۆ دان بەدەست کاقوبادەوە ینی بۆی کە ئەگەر دڵنیا بوون لەوەی کە شکستێنێ ئەگەر شکستێناوە ئێمە نەبووین ئێمە ئەم کارەمان نەکردووە زانیمانە عێراق نایەنە پێشەوە عێراق نان و چەندین تۆمەتیان و ڕەخنە و تانە تەشەریان لە یەکێتی نیشتیمانی کوردستانەگرت کە ئەمانەیانەوێت سلێمانی جیابکەنەوە یان ئەوەی کە پەیوەسە بە مۆزۆعیانەوێت موچە لە ڕێگەی بەغاوەربگرن دەرکەوت کە ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان هاوسەرۆکان وە جەنابی کاقوات کە ئەندامی سەرکردایەتی یەکێتیەوە ڕئیسی وەفدی دانوستان کار بووە توانی ئەمە بگەێنێ کە نیەتی یەکێتی نیشتیمانی کوردستان نیەتی خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستان و پاراستنی قوارەی هەرێمی کوردستانە ئێمە بەدەر لە شەڕی داعش لە بڕی ئابووری سەربەخۆ ڕیفراندۆمیشە بوو کە خۆدەزانی ڕیفراندۆم داخراو بوونی کە هەرێمی کرد بە هەرێمێکی لە قاڵب درا و داخراو و بووە هۆی ئەوەی کە لە هەموو ڕوانکەیەکەوە لە ڕووی دیبلۆماسی و هەرێمی کوردستان بێتە بچووک بکرێتەوە بچووک بکرێتەوە و کە کاریگەری هەبووە ئەمانە هەمووی کاریگەری تەواویان هەبوو لەسەر ڕێکەوتنی هەرێم و بەغداد بۆیە ینی کارێکی مەحاڵ بووە حاڵە لە سیاسەتە مستەحیل نییە و مەحاڵ نییە لێرەوە وەکو پەرلەمانتارێکی کوردستان نۆکۆکۆی کە چونکە خۆم من یەکێکم لە ڕەخنەگرانی حکوومەتی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان و ڕەخنەیشم هەبوو لە ئەدای حکومڕانی لە هەرێمی کوردستانە بەڵام ناتوانم بۆ ئیشێکی باش بۆ ئیشێکی کە بەرهەمی هەبووە بۆ خەڵکی کوردستان دەستخۆشی نەکەم ئەمە جێگای پێزانینە جێگای تەقدیرە زۆر باشە بەڵام ئەمڕۆژ کۆمەڵک نیگەرانی هەبووەندێک لە پەرلەمانتارانی هاوڕێی بەڕێزت لە پارتی دموکراتی کوردستان باسییان لەوە کرد ئەمە پێویستە دەستکەوتێکە بۆ هەموو حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە سیاسەکان بێەوە ئەیان ویست کۆمەڵێک باسییان لەوە کرد کە ئێوە ئەتانویست سلێمانی چاکەنەوە ئەتانویست موچەتان لە بەغااو بێ ئەتانویست کۆمەڵێک شتی لەو بابەتە کاتی ئەمەیە یاخود کاتی ئەوەیە ئەم سوود لە میاساەسا ئەم قسەی کایکەم کە ناوی کاقوبادم بردووە کاقوبات دوێنێ لە دوای تەواوبوونی ڕێک اتفاقی ینی چۆن لە پەسەندکردنی بووجە و تێمە سەرکەوتنی من نییە بەتەنها سەرکەوتنی حیزبەکەی من نییە هی هەموو خەڵکی کوردستانە هی هیوایە هی یەکێتیە هی پارتیە هی هەموو لایەنەکانە خۆی نەکرد بە خاوەنی یعنی ئەم قسەی من لەواچێ پێچەوانەی پێشی ینی پێچەوانەی بۆ چوونەکەیەوە بێ ئێمە بینیمان دەجار وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆیشتووە بۆ بەغداد نزیکی ینی لە دەجار زیاتر لە 200 سەعاتەوەی کە باسەکرێت دانیشتن من بۆ خۆم متابعێکی زۆر باشم و هەم پەرلەمانتارم لە لیژنەی سامانە سروشتیان کە پەیوەست بە مۆزوعی نەوتەوە و لیژنەی داراییشەوە کە پارەیە و نەمبینی سەرۆکی حکوومەت بەڕاستی بڕوات بۆ جارێکیش سەردانی بەغدادا بکە هەموو ئەم ئەرکە قورسە دراو بە کاقوبات ئەگەر بە تەلەفۆنێک پەیوەندیەکی ئۆنلاینی هەبوو بێت ئەمە ناکاتە ئەوەی کە ئێمە باسی ئەمە ناکەین ئەمە باسیەوە ناکەین کە کاک مەسروور بۆ نەڕۆیشتووە کاک مەسروور نەیتوانێت ئێمە ئەمە ئەرکی بەڵێ ئەمە ئەرکی یەکێتی نیشتیمانی کوردستانە کە لە سەرکەوتنا ئەوانی تر بکاتە بەشدار و لە شکستیشە بەرپرسیارەتی هەڵبگرێ و ڕەخنەی جدیشمان بێت لەو کەم و کوڕیانەی کە هەبووە بۆیە ئەو هەندێکی ڕقی شخصیە هەندێکی ئەوەیە کە یەکێتی علاقاتە دیبلۆماسیەکەی لە ئاستێکی باڵایە بۆ نمونە زیاد لە چەند جارێک لە 6 جار هاوسەرۆک سەردانی بەغدادی کردو هەموو لە ماڵی شیعی بینیوە هەموو لانە سونیەکانی بینیوە ژینگەیەکی لەباری ڕێکخستۆ پێشەوەی کاقوبات بڕوە توانێتی هەموو علاقاتی یەکێتی بخاتە خزمەتی ڕێکەوتنی حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان بیویستایە زۆر بە ئاسانی بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان پێش ئەوەی پارتی دیموکراتی کوردستان باسیکان یەکێتی هەڵگری ئاڵای مافی چاری خۆنووسین بووە یعنی ئێمە 20,000 شەیدمان داوە لە پێناوم قوارەیە بۆ کەسی ئێمە لە پارچەیەکەین و نەبووە کەسی شێڵین کە تەحکومێکی بکات کە بە ئاقارێکی بکات جارێکە نایڵین ئەو هەڵانەی کە لە ڕابردووە ڕوویدایە ئەو چاپۆشیانەی کە هەبووە ناکرێ و عەمەل و ڕابردوو مێژووی یەکێتی پیشانی وادا کە یەکێتی نیشتیمانی کوردستان هیچ کاتێک لەگەڵ
بەشکردنی هەرێمی کوردستانە نەبووە بەڵکو خەمی گەورەی بۆ پاراستنی قوارەی هەرێمی کوردستان بووە. ئەمە لە چیەوە دێکە باسەکرێت مەسەلەن ئێوە تانویز لامەرکەزیەک بۆ سلێمانی دروستکەنی مەسەلە نەمانە ئەمانە تاکەی خەڵکی پێوەماندوو بکرێت کاکسەر ئەمانە ئێستا ئەو بەڕێزانە لە جیاتی ئەوەی کە بێن وەسق و سەنای شخصێک بکەن کە خۆی بەغدای نەبینیوە لە کاتی یەک جار سەردانی کرد بێت ئەگەر یەک جار سەردانی کرد بێت بەبێ ئەوەی وەفدێکی دانشانکار ڕۆیشتووە دیارە هەموو هاوڵاتیان بینن پێویست ناکە من بڵێم کاک فلان کردی کاک فلان نەکردی خەڵکی بینێ و هەموو ڕۆژەکانی ڕۆژمێری ئەم ماوانەی ڕابردوو کە شەوە ڕۆیشتن ئەمانەوە تا درەنگ هەمووی دیارە پێویست ناکە من بێم وێنایەکی ناڕاست ڕوونکەمەوە و ئەمە ترسە لەوەی کە یەکێتی یەک دروشمی هەبوو لە مۆسعا بۆ باشتر چارەسەرکردنی قەیرانەکانی هەرێمی کوردستان و خراپی دۆخی ئابووری هەرێمی کوردستان تاکە چارەسەر بریتیە لە ڕێکەوتن لەگەڵ بەغدادا. ئەمە دروشمەکە یەکێتی کە هاوسەرۆکان هەردوو هاوسەرۆکان یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم دروشمان و ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی ئەم دروشمان بەرز کردەوە لە ئەرزی واقعا جێبەجیان کرد لەلایەن تیمەکەی خوان و لە حکوومەت و ڕێکەوتنی هەرێم و بەغدادیان گاندە کەناری ئارامی مهم ئەوەیە جێبەجێکردنیەتی هیوادارین واز لەو قسانە بێنن هەوڵ بن حکوومەتی هەرێمی کوردستان ئیلزام کەن بە جێبەجێکردنیەوە بۆیە دووهەم دروشمیەکێتی ئەوەیە کە لامەرکەزیەت هەبێ ئێمە لامەرکەزی ئیداری مالیمان بەس بۆ سلێمانی نییە یەکێتەیە حیزبێک نییە بۆ سلێمانی بێ حیزبێکە بۆ کەرکووکە حیزبێکە بۆ ناو ئێمە بۆ ڕۆژ ئاواین بۆ ڕۆژهەڵات و بۆ باکوورین و لە ناو هەرێمی کوردستانە بە هەمان شێوە ئەمانوێت لامەرکەزی ئیداری بۆ زاخۆ هەبێ ناکرێت هاوڵاتیەکی زاخۆیان دوهۆک لە پارێزگای دوهۆکە بێت 4 ڕۆژ چاوەڕێ بکات تاکو مامەڵەیەکی لە هەولێر بکرێ یان بۆ پارێزگای هەولێر بۆیە ئێمە بە هەموو شێوەیەک ئەو دروشمانی کە هەڵمان گرتووە بۆ سەرتاسەری کوردستانە بۆ تەنها زۆنێک نییە پارێزگایەک نییە قەزایەک نییە ناحەیەک کاکسەر کۆ ئەمە ئێستا ڕەنگە پرسیاری زۆرێک لە بینەرەکانم بێ کە باز لەوەکەن تا چەند ئەمە کاریگەریە بێت لەسەرەوەی کە موچە بەبێ بڕیندا بەش بکرێت بەڕاستی بەڵێ ئێمە پێشەوەی بێمە بەرنامەکەی جەنابتەوە ئێمە لە ئەندامانی لیژنەی دارایی نوێنەرانی فراکسیۆنی یەکێتی بەیاننامەیەکمان بڵاو کردوتەوە باسیەوەمان کردووە کە ئێمە 6 خاڵمان دیاری کردو یەکەم حکوومەتی هەرێمی کوردستان پابەند بکرێت بە جێبەجێکردنی ئەو ئیلتیزاماتانەی کە لە ئەسوێتی بۆ ئەوەی هیچ بەهانەیەک نەدەینە دەست حکوومەتی عێراقەوە بۆی پارە نەنێرێت وەیەکە لەوەیە کە مادەی سیانزەی یاسای چاکسازی کە پەیوەستە بە گەڕانەوەی پاشەکەوتی موچە ئەمە کە فراکسیۆن یەکێتی شتیا کردووە دەبێت لەو پارەیە بەشێکی تەرخان کرێت بۆ گەڕانەوەی پاشەکەوتی موچە لەگەڵ ئەوەشدا بودجەی یاسای بودجەی عێراق لە یەکەوە گەر جێبەجێکرا پێویستە ئەو پارەی سێمانگە نێرا هەر موچەی لێبڕینی هەر سێ مانگ 1 و 2 3 بگەڕێتەوە بۆ موچە خۆران ئەمە خاڵێکی کە پێوەستە بەوەی بەبێ ممکنە جێبەجێ بکرێ مەسەلا ئەوەی کە ممکنە من بۆی ئەمە فشارەکەین فشاری پەرلەمانیەکەین بەڵام ئەوەی کە ممکنە واقعیە عملیە لە حکوومەت ئەوەی کە مزایدی سیاسی نییە عملیە ئەوەیە کە نابێت لێبڕینی موچە بمێنرێت چونکە بمێنێت بە هیچ شێوەیەک یعنی قابلی قبول نییە چونکە ئەو پارێک کە لە بەغدادەوە دێت تایبەتە بەوەی کە دەبێت ئەولەویەت بۆ دابینکردنی موچەخۆرانی هەرێمی کوردستان زۆر باشکار سەرکۆ گفتوگۆ زیاترەکەین مامۆستا شیروان ئێستا لەسەر هێڵ لەگەڵمانە مامۆستا شیروان ئەم کاتت باش سڵاوت لێبێ ئێوە تا درەنگانی شەوی ڕابردوو سەرقاڵی پەسەندکردنی پرۆژە یاسای بودجە بوون ئەم مەسلەی مادەی 11 و بڕگەکانی تا چەند خێروبێریە بێمە زۆر لێرە گفتوگۆمان کردو لەسەر خراپی ژیان و گوزەرانی خەڵک لەسەرەوەی هەرێم و بەغاڕێکەون ڕێناکەون پارە دێت لە بەغداوە نات ئێستا چی ئەگوزەرێت وێنەیەکی حەقیقی وردکاری بدەیتە بینەرەکانم سوپاس دەکەم. زۆر سپاس مامۆستازانە سڵاتان لێبێ سڵاو لە بینەرانی کورسات و سڵاو ڕێزم بۆ برای خۆشەویستم کاکسەرکۆ دیارە طبعاً پرۆژە یاسای بودجە دوێنێ دەنگی لەسەردرا ڕێککەوتنی نێوان هەرێم و بەغدا
کە ئەم ڕێککەوتنە ماوەیەکی زۆرە وەفدی هەرێمی کوردستان وەلایەنە کوردستانیەکان فراکسیۆنە کوردستانەکان ئێمە لە بەغدا ئیشی لەسەر دەکەین. دوجار ئێمە بە واقعی سیر بکەین ئایا ڕێککەوتن یان ڕێکنەکەوتن لە نێوان هەرێم و بەغدا کامیان لە قازانج و بەرژەوەندی خەڵکدایە. واقع ئەوەیە کە هەمومان دەزانین ڕێککەوتن لە قازانج و بەرژەوەندی خەڵکدایە، خەڵکی هەرێمی کوردستان و بوونی پەیوەندێکی باش لە نێوان هەرێم و بەغدا و دوورکەوتنەوە لە تەشەنوجات و لە با بڵێن لە ئەو تێکدانی وەزعی کە هەیە سوودی بۆ قازانجی گشتی هەیە. ئەمە یەک. دوو، ئەم مادەیە وا دانراوە کە هەردوو لا دەبێ ئیلتیزام بکەن. بەڵێ من لەسەر ئەوە دەمەوێت قسەیەک بکەم بەشێک لە هەواڵان کە ڕەخنە لەم یان بەشێک لەو برادرانی کە ڕەخنە لەم ڕێککەوتنە یان لەم مادەیە دەگرن پێیان وایە دەبێ مەقاسە بکرێ پێشتر هەر خۆیان ڕەخنەیان دەگرت کە دەیانگوت نابێ مەقاسە بکرێ دەبێ ئیلا هەرێم ئیلتیزام بکە. باشە ئەمڕۆ ڕێککەوتنەکە بە شێوەیە کە دەڵێ دەبێ هەرێمی کوردستان ئیلتیزام بکە بەغداش ئیلتیزام بکە، کەواتە ئایا ئەمە باشترە یان چاومان لەوە بێ پاشی 2 مانگ 3 مانگی دیکە لایەک لەلایەنەکان ئیلتیزام نەکا وەزعەکە تێک بچێ. ئەمە دوو. سێ، لە چەند بڕگەیەک پێک هاتووە ئەم مادەیە. بڕگەی یەکەم بڕگەیەکە کە لە ساڵانی ڕابردووشدا هەبووە، یعنی بڕگەیەکە لە چەند ساڵێکە لە پرۆژە یاساکانی یان بەڵێن لە یاساکانی بودجێ عێراقدا هەیە کە باز لە تەسویە حساباتی نێوان هەرێم و بەغدا دەکات لە 2004ەوە تا ئەو ساڵی کۆتایی، یعنی با بڵێن ئێستا لە موازنەی ئەم ساڵ نووسراوە لە 2004 تا 2020 لە 2019 نووسرابوو لە 2004 تا 2010. بەرحاڵ مەبەستم لێرە یەک شتە، ئەم بڕگەیە جێبەجێکردنی زەحمەت نییە. بەڵێ دیوانی چاودێری دارایی هەردوولا وەزارەتی دارایی هەردوولا دادەنیشن لیژنەیەک پێک دێنن ئەمە چونکە قەرزەکانی هەرێمیشمان لەوێدا جێکردوێتەوە تەسویەی قەرزەکانی هەرێم. پێشتر لە پرۆژە یاساکەدا کە لە حکوومەتەوە هاتبوو بڕگەیەک هەبوو تایبەت بوو بۆ قەرزەکانی هەرێم، یعنی ئەو قەرزانەی کە هەرێم لە بەغدا داوای دەکات. ئەوان طبعا با بڵێن لایەنەکە عێراقیەکان بە شیعە و سونەوە وتیان ئەم بڕگەیە واتە اعترافە بەوەی کە عێراق قەرزاری هەرێمە. نەخێوانیە بوو بە مناقەشە هاتین لەوێدا جێمان کردەوە باشە با تەسویە حسابات بکرێ چێ قەرزاری کام لابەوە ئەوە پارە بدات. ئێمە وەکو کورد پێمان وایە کە بەغدا لە 2014 موچەی خەڵکی کوردستانی بڕیوە و لە 2007ەوە تا ئێستا هیچ بڕەپارەیەک بۆ هێزی پێشمەرگە سەرف نەکراوە و زۆر بابەتی تر هەیە کە مستحقاتی هەرێمی کوردستان بەغدا نەیداوە دەکرێت لەو بڕگەیەدا تەسویە حسابات بکرێت. بڕگەی دووەمیان کە بڕگەی گرنگ و ئەساسیە لە ڕاستیدا بریتیە لەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان لە چێڵگەنەوتەکانی خۆی 460,000 بەرمیل نەوت بەرهەم دەهێنێ. بەڵێ یعنی چەند بەرهەم دەهێنێ مشکل نیە بەڵام نابێت لە 460 کەمتر بێ. معدلاتی نەوتی هەرێم لە 2019 472 یان 473 هزار بۆ لە ڕۆژێکدا، لە 2020 433 بۆ هەندێک کەمی کردووە. بەڵام ئەمە مانای ئەوە نییە کە لە 2021 نتوانین 460,000 معدل دەربێنین. پێم وایە حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانێت ئەمە بەرهەم بێنێ و زیاتریش. لەو 460,000 بەرمیل نەوتە دەیفرۆشێ پارەی 250,000 بەرمیل نەوت بە سعری سۆمۆ دەدا بە عێراق. بەڵێ زایدەن داهاتی خاڵە سنووریەکان و ئەو داهاتانەی کە فیدراڵین لە هەرێمی کوردستان بە پێی قانونی ئیدارەی مالی قانونی ئیدارەی مالی تەوزیعی کردووە لە نێوان محافظات لەگەڵ مرکز لە نێوان هەرێمەکان لەگەڵ مرکز لە 150 بۆ خەزێنەی دەوڵەتە بۆ بەغدا با بڵێن وەکو مرکز وەکو با بڵێن پایتەخت و وەکو حکوومەت ئەوەی تر بۆ پارێزگاکان و بۆ هەرێمەکانە. واتە هەرێمی کوردستان لەوێدا مستحقاتی خۆی نیوەی ئەو داهاتانەی بۆ خۆی بگەڕێنێتەوە. اینجا خاڵێکی ترەوەیە کە ئەم مادەیە تەمان دیوانی چاودێری دارایی تەدقیقی دەکات لە بەغداش و لە هەرێمیش. و مادەی ئەوەی نەوت وەزارەتی نەوتی عێراقی لەگەڵ وەزارەتی سامانە سروشتەکانی هەرێمی کوردستان جێبەجێ دەکەن. بڕگەیەکی تر ئەوەیە کە ئەم پارەیە کە لە بەغداوە دێ یان ئەگەر کە هاتی نەسەرەوەی پارە لە بەغدا بۆ هەرێمی کوردستان دێ ئەو لەویە دەبێت بۆ موچەی فەرمانبەران بێ، چونکە
ماوەیەکی زۆرە لە 2000 و تقریبا لە 2016ەوە موچەخۆرانی هەرێمی کوردستان با بڵێن تووشی لێبڕینی موچە پاشەکەوتی موچە دواکەوتنی موچە تەنانەت نەبوونی موچەش بوونەوە بۆیە مەبەستمانە ئەم جارە بەڕاستی هەموو زەختەکە فۆکسەکە بخەینە سەرەوەی چی لە بەرژەوەندی موچەخۆران و فەرمانبەرانی هەرێمی کوردستاندایە. مادەی با بڵێن ها فقرەی ها لەو مادەیە لەو بڕگەیە ئەوەیە کە حکومەتی ئیتیحادی واتە حکومەتی عێراق شایستەدارایەکانی هەرێمی کوردستان دەنێرێ ئەگەر مادەکانی ئەلف و با و جیم و دال جێبەجێکرا. بەڵێ من پرسیارێک دەکەم ئەو هەواڵانەی یان با بڵێن ئەو برادرانەی کە قسە زۆر لەسەرەوە دەکەن ئەمەم جێبەجێ ناکرێ ئەمە مانای وەیە هەرێم هیچی دەست ناکەوە هیچ لە بەغداوە نایە. بەڵێ ئایا جێبەجێکردنی ئەم فەقەرانەی کە ئێستا من باسم کرد زەحمەتە؟ یعنی حکومەتی هەرێمی کوردستان لەو نەوتەی کە دەیفرۆشێ پارەکەی جیاکاتەوە 250,000 بەرمیل نەوت بدا بە بەغدا زەحمەتە؟ بەڵێ مامۆستا شێروان دوو پرسیار هەیە لێرە. بەڵێ بەڵێ ببورە دوو ڕەخنە هەیە بۆی بۆ بینەران ڕوون بێتەوە بینەر تا ڕادەیەکی زۆر خەڵکی کوردستان ئارامیەکی دەرونی هەیە چاوەڕێ ئەوەیە کە سەریمان موچەکەی بەبێ لێبڕین وەربگرێت. بەڵام پرسیارێک هەیە بڕگەیەکتان پێشتر جێگە کردبووە کە هەر بڕەپارێک لە بەغداوە بێت پێویستە هەرێم بەبێ لێبڕین موچە دابشکە ئەمە جێبەجێ بۆ لە ناو یاساکە بۆ بینەرەکانم دووەمیشیان باز دەوەکەن ئەو مەوزوعی ئەقیامە کاتێک کە نرخی هەرێم بە $10 کەمتر لە نرخی سۆمە و نەوتە فرۆشێ پارێکی کەمی بۆ ئەمێنێتەوە گەر ئەم دۆ ڕوون بکەیتەوە سپاس دەکەم. کاکی زانە طبعاً بەسەبارەت بە یەکەم ئێمە بڕگەیەکمان داخل کردووە کە ئەولەویەت بۆ موچەی فەرمانبەرانە نەک لێبڕیمان لابرد بێ یعنی بنێبڕین دەبێ حکومەتی هەرێمی کوردستان لای بات چکە حکومەتی هەرێمی کوردستان خۆی دەڵێ من بەپێ ئەو داهاتەی کە لەبەردەست بە موچە دابش دەکەم باشە داهاتەکەی خۆی و لە بەغداشەوە پارەیەکی بۆ بێ یعنی چێ بەهانەیەک دەمێنێتەوە بۆ دابشکردنی موچە بە لێبڕینەوە هیچ بەهانەیەک نامێنێتەوە لە ڕاستیدا ئەمە یعنی تەحسیل حاصلە مەسلەی لابردنی پاش لێبڕینی موچە شتێکە کە من پێم وایە دەبێ لەو مانگەوە نەمێنێ و هیچ بەهانەیەکیش بەدەست حکومەتی هەرێمەوە نامێنەکە چیتر بەردەوامی بەوە بدات. سەبارەت بە ئەقیام طبعاً کاک زانە فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان من چەند جار لە شاشە جوانەکەی بەڕێستانەوە و لە کەناڵەکانی تریشەوە بە ئاشکراش گوتومانە و لە بەردەمی وەفدەکەی هەرێمیش گوتومانە ئێمە پێمان باشتر بوو کە حکومەتی هەرێمی کوردستان نەوتی ڕادست کرد بە لە ئەقیام باشتر بوو لەبەر دوو سەبەب. بەڵێ سەبەبی یەکەم لەبەر ئەوەی حکومەتی هەرێمی کوردستان پارەیەکی با بڵێن کەمتری دەدا بە بەغدا چونکە نەوتەکەی دەدا بە بەغدا خۆی بیفرۆشێ ئێستا دەبێت نەوتەکەی خۆی بفرۆشێ شتێک پارەی بخاتە سەر اینجا ئێستا باسی دەکەم پارەکە چەند دەبێت بەڵێ شتێک پارەی بخاتە سەر اینجا دەکاتە پارەی سعری سۆمۆ. بەڵام خاڵی بە خاڵی یەکەم خاڵی دووەم یعنی لە ڕووی مالیەوە قازانجمان دەکرد خاڵی دووەم لە ڕووی سیاسیەوە معمعی تەسلیم نەکردنی نەوت لەلایەن هەرێمەوە بە بەغدا کۆتایی نایە یعنی جارێکی دیکە بۆی هەیە شارعی عێراقی چۆن لە هەرێمی کوردستان پڕ کرابوو ببورن چۆن لە هەرێمی کوردستان پڕ کرابوو کە هەرێمی کوردستان ئامادەنی نەوت ڕادست بکە و ئامادەنی التیزام بکە ئەمانە جارێکی دیکە لەوانەیە لە ڕووی مزایداتەوە خەڵک جارێکی دیکە پڕ بکرێتەوە بۆی کە دیسان هەرێمی کوردستان نەوت ڕادست ناکە لە ڕاستیدا ئیتیفاقەکە خۆی نەوتی تێدا نیە. بەڵام ئایا هەرێمی کوردستان بەم ڕێککەوتنە طبعاً یەکەم جۆرێکە لە ڕێگە پێدان بە فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان ئەمە وا دەکات کە لە بازاری جیهانی لەوانەیە چەند $1 نەوتی هەرێمی کوردستان بەرز بێتەوە چونکە ئەوەی کە ئێستا نەوتی هەرێمی کوردستان دەکڕێت با بڵێن شەریکاتی لاوەچین شەریکاتی ڕەسین و ڕسمینین چونکە نەوتی هەرێمی کوردستان ریسکی هەیە شکاتی لەسرە لە دادگای ئیتیحادی شکاتی لەسرە لە دادگای پاریس شکاتی لەسرە ئەم ڕێککەوتنە دەرگایەک بەڕووی ئەوەدا دەکاتەوە کە لەوانەیە ئەم ریسکە کەم بێتەوە ئەگەر بە تەواویش لا نەچێ ئەمەوا دەکات نرخی نەوتی هەرێمی کوردستان بشتێک بەرز دەبێتەوە ئەمە یەک واتە لەوانەیە لە $2 ببێتە $6 بێتە $7 بێتە کەمتر بەم شێوەیە جیاوازی نرخی سۆمە و نرخی هەرێمی کوردستان نرخی سۆمە و نرخی هەرێمی کوردستان
و هەرێمی کوردستان دەستی کردووە بە پێداچوونەوە بە گرێبەستەکانی نەوت لەگەڵ کۆمپانیەکان کە من پێم وایە دەبێ زۆر بەزووی ئەنجامی ئەوە خەڵک ببینێ. کاکزانە مشکلەکە لەوەیدایە نەوێت بازرگانی نەوێت هەموو پرۆسەکە بەلایەک ئەوەی کە لە قازانجی خەڵکدا لەلایەک بەڵێ یعنی هەموو پرۆسەکە بە باشی هاتبێ هەتا دەگاتە ئەوەی کە چی بەدەست خەڵک دەگا وەچی لە بەرژەوەندی خەڵکدایە ئەوەی لە بەرژەوەندی خەڵکدا ئەوە گرنگە. ئەم پرۆسی پێداچوونەوە و ڕێککەوتن و نەوت تەسلیمکردنەوە تەسلیم نەکردن و فرۆشتنی نەوت نەفرۆشتنی ئەخیرەکەی گرنگەکە ئایا بەرژەوەندی خەڵک لەکوێدایە بێگومان. دوای ئەوە تەمان ئێمە مادەیەکیش لە ناو پرۆژه لە ناو یاساکەدا هەیە تەمان ئێستا بوو بە یاسا کە هەموو عێراق بە هەرێمی کوردستانیشەوە دەبێت بە گرێبەستەکانی نەوتدا بچنەوە لەگەڵ کۆمپانیەکان چونکە لە عێراقیش گرفتمان هەیە لەگەڵ ئەو گرێبەستانەی کە عێراق دوێتی لەگەڵ جەولاتی تەراقیز. بۆیە ئەنجا دوای ئەوە هەموو ئەمانە خاڵی باشن و بەڕێز سەرۆکی وەفتی دانوستانکاری هەرێمی کوردستان بەڕێز کاقوبات تاڵەبانی دوێنێ شەو ڕایگەاندووە کە لە ئێستاوە پابندن بەم ڕێککەوتنەوە ئامادەن بڕگە بە بڕگەی جێبەجێ بکەن. ئێمە گرنگە چاودێری جێبەجێکردنی بکەین هەم لە هەرێمی کوردستانەوە هەم لە بەغداوە و ئاسانکاری بۆ با بڵێن جێبەجێکردنی بکەین و دوجار هەوڵی ئەوە بدەین بزانین لەکوێدا خەلەلێک هەیە بە شێوەیەک چارەسەری بکەین کە لە بەرژەوەندی خەڵکی هەموو عێراق و لە بەرژەوەندی هەرێمی کوردستانیش دەبێت. بەڵێ مامۆستا شێروان لەکەیەوە ئەو یاسایە دەچێتە بواری جێبەجێکردن قسەیەکێ کە دەبێت بگەڕێنەوە بۆ مانجی یەکی ئەم ساڵ ئەمانەشی تا جێبەجێ بکرێتەوە پارەکە بۆ هەرێمی کوردستان بنێڕێشتیوە هەیە. کاکزانە یاسای موازنە یا ماوەڵێن یاسای بودجە یاسایەکی ساڵانەیە بێگومان لە یەکیەکەوە دەست پێ دەکات لە سیوێکی 12 کۆتایی دێ. طبعا ئەمە مانای ئەوەیە کە بەڵێ ئەثەری ڕەجعی هەیە. ئەگەر بیرتان بێ لە 2019 بە هەمان شێوە لە مانگی سێ پرۆژه یاسای بودجەیان یاسای بودجە چۆ بواری جێبەجێکردنەوە فەرقی مانگەکانی 1 و 2 لەگەڵ پارەی مانجی سێ بەغدا ناردی بۆ هەرێمی کوردستان. ئێستاش بە هەمان شێوە کە لە مانجی 4 دەچێتە بواری جێبەجێکردنەوە. تەمان پرۆژه یاساکە ئێستا ئەم شەو بڵین ئەم 2-3 ڕۆژە سیاغە دەکرێت بە پێوەی کە لە ناو پەرلەمان بە دەنگ خوێنراوەتەوە دەنگ لەسەرداوە بۆی هەمووی جارێکی دیکە دابڕێژێتەوە دەنێرێ بۆ سەرۆکایەتی کۆمار. سەرۆکایەتی کۆمار واژۆی لەسەر دەکات لە وەقایعی عراقی بڵاو دەکرێتەوە دەبێت بە یاسا و دەچێتە بواری جێبەجێکردنەوە. گرفتێک هەیە کە وەزارەتی دارایی چەندی پێدەچێت تا تعلیماتی بۆ دەردەکات بۆی جێبەجێکردنی. ئێمە لە کۆبوونەوەی ڕابردوومان لەگەڵ وەزیری دارایی ڕامانگەیاندووە وەکو لیژنەی دارایی بەڵێ وتومانە ئەم پرۆژه یاسایە لیژنەی دارایی ئیشی حکوومەتی کردووە. 3 مانگ خەریکی گۆڕینی مادە و بڕگەکانی ناو پرۆژه یاساکە بۆ بۆەوەی لە ڕوئایەکی مالی صرفەوە یان با بڵێن لەوەی کە تەنها غیتایەکی قانونی بێ بۆی پارە سەرف بکرێت ڕوئایەکی اقتصادیمان تێدا بەرجەستە کردووە. وامان کردووە کە کۆمەڵێک بڕگە و مادەی تێدا بێت دعمی اقتصادی عراقی بکات. قبول نییە وەزارەتی دارایی بە دەرکردنی هەندێک ڕێنمایی محتەواکەی بەتاڵکاتەوە واتە وای لێ بکات کە ئەهمیەتی نەمێنێ. بۆیە بە دڵنیاییەوە ئێمە وەکو لیژنەی دارایی دەبێ ئاگادار بین و قسەمان هەبێ و لەسەر دەرکردنی ئەو ڕێنمانەی کە بۆ جێبەجێکردنی دەردەچێت. ئەمەش تەسەوڕ دەکەم زەحمەت نییە. بۆیە پێم وایە لە مانگی 4 پرۆژه یاسای ئەم یاسایە دەچێتە بواری جێبەجێکردنەوە. هەرێم لەکەیەوە دەست بکات بە جێبەجێکردنی یاخود بە ئەوەی قیامەکە ئەوەی هەرێمی کوردستان لەبەرەوەی ئەقیامە نەوت نییە پارەیە کەواتە حسابکردنی ئاسانە. مانجی 1 و 2 و 3 هەرێمی کوردستان بەم 250,000 بەرمیل نەوتە سعرەکانی سۆمە مانگانە دیارە بە چەند دەیفرۆشێ. ئەم پارەیە حساب دەکرێت داهاتی ناوخۆ دیوانی ڕقابەی مالی پێم وایە مزەکرەیەکی شانی ئیمزا کردووە هەردوو لەم ماوەی ڕابردوو لەگەڵ شاندی هەرێمی کوردستان سەرۆکی دیوانی چاودێری دارایی هەرێمی کوردستان لە بەغدا بوو و لەگەڵ سەرۆکی دیوانی چاودێری دارایی بەغدا دانیشتون و یاداشتنامەیەکی لێکتێگەیشتنیان واژۆ کردووە بۆی چۆنێتی کارکردن و هاوکاریکردن بەیەکەوە. بۆیە ئاسانە دەکرێت دیوانی چاودێری دارایی هەردوو لات با بڵێن تەدقیقی داهاتی ناخۆش بکەن تەحدیدی دەکەن کە مستحقاتی بەغدا لە داهاتی هەرێمی کوردستان چەندە و مستحقاتی با بڵێن هەرێمیش بەو 12.67 کە هەیە
لە موازنەی عێراق بەبێ ئەنفاقی فعلی چەندەکە ئەو کاتە دوو ڕقم دەردەچێت دوو ڕقەمە لێک دەردەکرێت و ئەوەی کە مستحقاتی هەرێمی کوردستان دەتوانرێت بنێرێت وە کاکزانە من لێرە بەڵێ دەمەوێت شتێکی تر بڵێم عەفو بکەن بەڵێ مامۆستا مەسلەی تەطبیقی ئەم یاسایە دەتوانی مەقاسەش نەبێ یعنی لێک دەرکردنیش نەبێ فەرعی بانقی مرکزی عێراقی لە هەولێر هەیە بێگومان زۆر ئاسانە دەکرێت حسابێک بکرێتەوە بۆ ئیراداتی هەرێم واتە داهاتەکانی هەرێمی کوردستان ئەوەی کە دەبێ بیداتە بەغدا بەڵێ پارەی 250,000 بەرمیل نەوتو ئەوەی کە لە داهاتی ناوخۆ واجب و ئیلتیزامی سەر حکومەتی هەرێمی کوردستانە بیداتە بەغدا دەخرێتم حسابەوە و دەخرێتە سەر خەزانەی دەوڵەت دەچێتە ناو پارەی عێراق حسابێکیش طبعا هەیە حسابی هەرێمی کوردستان لە بانکی مرکزی کە ساڵی 2019 و سێمانجی یەکەمی 2020 مانگانەی تر کە پارە هاتوو لە بەغداوە خراوەتەم حسابەوە اعتیادی مانگانە عێراقیش پارەی خۆی دەخاتە ناو ئەو حسابەوە و هیچ علاقەشان بێگدانێ بێ بۆی نەڵ ئەمە مەقاسەیان زیادە کەمە چییە حکومەتی هەرێمی کوردستان ئیلتیزامی خۆی بە کاملی جێبەجێ بکە و حکومەتی عێراقیش بە کاملی جێبەجێ عێراقیش ئیلتیزامی خۆی بە کاملی جێبەجێ بکە و لەو چێشمەی ئەو ئیلتیزامی کردو ئەو ئیلتیزامی نەکرد دەربچین و وازحیش دەردەکەوێت لە کۆتایی ساڵدا حکومەتی هەرێمی کوردستان چەندی لە بەغدا وەرگرتووە و چەندیشی خستۆتە سەر ناو سەبەتەی ئیتیحادی یان با بڵێن ئەو داهاتی ئیتیحادی کە هەیە بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا شێروان میرزا ئەندامی لیژنەی دارای ئەنجومەی نوێنەرانی عێراق کە بەڕێزیان لە شاری سلێمانی و لەگەڵ مام سپاس بۆ بەڕێزان مامۆستا ماندوومان کردن سپاس بۆ تۆ کاک سەرکۆ ئەمە ڕوونکردنەوەی مامۆستا شێروان بۆ باوەردی پێم وایە ئەگەر بینەرێک گوێبیستی بوو بێت ئێستا دەزانێت چی ڕوو دەدات کەواتە چەند گرنگە ئێوە بە ئارامی لە ناو لیژنەی دارایی و سامانە سروشتەکان دواتر بۆ فراکسیۆنەکان لۆبیەک دروستکەن کە هەمانجێک لەگەڵ حکوومەتی هەرێم دروستکەن کە موچەبڕین نەمێنێ بتوانن پرۆژیاسای بودجە زووتر بێتە پەرلەمانی کوردستان و بتوانن ژیانی خەڵک تا ڕادەیەک ببوژێتەوە کۆی لە ڕاگەندراوەکەی قونسوڵخانەی بەریتانیا و ئەمریکاشەوە هاتووە تەسەورەکەم ینی ئەو هەموو بەڵێنانەی کە لایەنە سیاسیەکان بە تایبەتی و لایەنانەی کە لەناو حکوومەتان مبەڕیر نامێنێتەوە ینی مبەڕیر نامێنێتەوە بۆ ئەوەی کە ئیتر ئەوەی کە حکوومەت قەراریدا و هەندێک جار قەراری تاکلایەنات ئەدرا لەسەر خۆشببختی و لەسەر گیرفانی موچەخۆران ئێستا یاساکێ حەقی هەرێمی دیاری کردووە التیزاماتی هەرێمی دیاری کردووە هەر بۆ حەقەی بۆ پشکەی هەرێمی کوردستان حکوومەت هەرێمی کوردستان دەتوانێت موچەی بەبێ لێبڕینەوە بدات بە موچەخۆرانی خۆی ئیتر ئەمە وەک مامۆستا شیروانوتی تەحسیل حاصڵە یعنی بەڵام ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو فراکسیۆنی یەکێتی وەکو نوێنەرانی فراکسیۆنی یەکێتی لە لیژنەی دارایی من خۆم قسەم لەگەڵ برادرانی فراکسیۆنی پارتیا کردو لەگەڵ فراکسیۆنی کۆمەڵا کردو لە فکەڵ فراکسیۆنی یەکگرتووە کردووە وتمە با ئەم جارە لیژنەی دارایی لیژنەیەک بێ کە بتوانێت بە پیشەیانە و بە نیشتیمانیانە هەوڵ با بۆ کێشەکانی خەڵکی کوردستان و ئەو کێشەدارانەی کە لە چەند ساڵی ڕابردووە خەڵک گیرۆدەی بووە خەڵک ئازاری پێچەشتووە خەڵک تووشی برسێتی بووە خەڵک تووشی بێبازاڕی بووە ئەمانە نەهێڵین و ئەمە یەکەم پەیوەستە بەوەی حکوومەت هەرێمی کوردستان ئایا چەندێک جێبەجێی ئەم پرۆژە ئەم یاسایی بودجێ عێراقیەکە و ئەو نیەتەیشی کە ئایا هەمان نیەتی فراکسیۆنی یەکێتیان هەیە هەمان نیەتی لایەنەکانی کیان هەیە کە لە ئێستاوە دوای دوو ڕۆژ لە پەسەندکردنی بودجەوە تازە بە تازە هەندێک پەرلەمانتاری هاوڕێم کە حورمەتی لێرە من ڕێزی تایبەتم بۆیان هەیە دێن ئەیانوێ شخص ینی لە چۆنەڵێ سەرکەوتنەکانیان ئەوانەی کە ماندوو بووە بیگوازێتەوە بۆ سەر شخصێکی کە ئینی ئەم عەقڵێتە بەڕاستی خەڵک تێری خواردووە و خەڵک بڕوای پێناکە و خەڵک بێزارە لەم عەقڵێتە خەڵک پێویستی بۆی خزمەت بکەی کەمترین قسە بکەی و زۆرترین کردارت هەبێ ئێمە بەردەوامە بین بە لۆبیکردن لە پەرلەمانە و لە فراکسیۆنەکەمان و هەوڵی شەدەین ئەو عەقڵێتە ینی مەجالیان نەدەین و
و بەرتەسکی بکەینەوە مەجای ئەوەی کە بێتە مەوزوعی مزایدە مادەم خۆت باست کرد ئەو سەرکەوتنە بە هیچی ئەزانن ئەم سەرکەوتنە من بۆ خۆم بە سەرکەوتنی نوێنەرانی کورد لە پەرلەمانی عێراقا بە معارەزە و دەسەڵاتەوە بەوانەی کە بەشداریش نین لە پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستانە هەندێکمان هەیە گروپی هیوا لە پرۆسی سیاسی هەرێمی کوردستاندا نین بەڵام بەشدار بوون هاوکار دوجارەگەر تەوزیف بێت ئەمە خێر و بێر بۆ کوردستان ئەمە بێتە ینی دەستکەوتێک بۆ خەڵکی کوردستان لەگەڵ ئەمەشدا هاوسەرۆکانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو مانۆڕە سیاسیانەی کە کردیان لەگەڵ بەغدادا و ئەو مەرجانەی کە بۆ لە چەندین بۆ بۆ حکوومەت هێرێمی کوردستانیان کرد کە ئێمە قابلی قوبوڵ نیە ئیتر ناچینە ژێرباری ئەوەی جارێککە دەست برێ بۆ خۆشببختی بۆ گیرفانی موچەخۆرانی کوردستان پێویستەکات تەنها چارەسەر ڕێکەوتن بێ لەگەڵ بەغدا یەکێتی ئەمەی جێبەجێ کرد و یەکێک لە پش و درێژترین کەس لە وەفدی دانووسانکارە کە لە ڕابردووە حکوومەت هێرێمی کوردستان نەی بووە بەرەس قوبات تاڵەبانی بووە و ئەمەش بە هاوکاری هاوڕێیان ینی ئەو تیمەی کە لەگەڵ یا بووە هەرچەند تیمەکە زۆرینەی تیمێکێتی نیشتیمانی کوردستان بوون ئەوانەی کە پارتی دیموکراتی کوردستانی تێدا بووە وەزیریتیان نییە وەزیرێکە لە ناو پەرلەمانەوە دەنگ کاکسەرکۆ دوا سەرنجی بەڕێستان و بەرنامێ ئەمە هیوادارین ئەم بە زووترین کات پرۆژە بودجەی هەرێمی کوردستان بێتە پەرلەمانی کوردستان و یەکەم لێبڕینی موچە نەمێنێ و هەوڵ بدرێت کە ئەو مانگانەی ڕابردووی کە لێبڕینی موچەکراوە بگەڕێنێتەوە بۆ موچەخۆران و لایەنە سیاسەکان واز لە مزایداتی سیاسی و ناکۆکی زیاتر بێنن هەوڵ بین ئەمە بکەنە دەرفەتێک بۆ خزمەتکردنی خەڵکی کوردستان زۆر سپاس بۆ بەڕێز سەرکۆ ئازاد ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی کوردستان سپاس بۆ بەڕێستان هەروە سپاس بۆ بەڕێز مامۆستا شیروان میرزار ئەندامی لیژنەی دارایی ئەنجومەی نوێنەرانی عێراق کە بەڕێزیشان سلێمانیەوە لەگەڵمان بوو بینەرانی خۆشەویست بە یارمەتی هاوکارانم پانۆڕامایان شەومان پێشکەشکردن بە هیوایەوەین لە ئێستادا سەرد زەمان پابەندی ڕێنمایە تەندروستەکانمان بین و خۆمان بپارێزین لە توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا بەڵکو ئەمساڵ ساڵی خۆشگوزەرانی و خۆشببختی خەڵکی هەرێمی کوردستان بێت تا بەرنامەی داهاتوو بەخواتانە سپێرین خواتان لەگەڵ